تۆڕەوەن سپاس بۆ میوانەکانەوە هیوادارین ئەم مژدە خۆشە هەمیشە بۆ شانۆکاران هەبێت و کامە هەنگاوێکی زۆر جددی و زۆر باشە بۆ شانۆکاران و هیوادارین تاکو ساڵی داهاتوو شانۆی زۆر جوان ببینین و ئەمە گلەی شانۆکاران بوو لە دۆخی شانۆیی کە ئەیانوت با بڵێن شانۆ بەتەواوەتی پەراوێز خراوە و لە شاری سلێمانی تاو لەبیر کرا و دەقە شانۆیەکان بەو شێوەیەنین کە ئەبێ هەبن. ئێمە بەردەوامە بین و ئەچینە لای ئەمجارە بڕگەیەکمان بۆ ئامادەکردن. گروپی هونەرگەها وڵات گروپە ڕەنگە و ڕەنگە جوانەکە کە بە کارە میوزیکەکانی خۆیان و بە کارە ڤیدیۆیەکانی خۆیان تەواو سەرنجی بینەران بۆ خۆیان ڕائەکێشن ئەمجارە بۆ جارێکی دیکە هاتوونەتەوە بۆ دەستگای میدیایی کورسات و هاوکارمان سۆنیا جەلیل لەگەڵیانە قسەی کردو و کۆمەڵە گفتوگۆیان کردووە لەسەر ئەوەی کە بڕیاریانیاوە پێما بێت لە پلانیانە کە لە شاری سلێمانی کۆنسرتێک ئەنجام بنوە لەگەڵ ئەوەشە باسێکیان لە کۆمەڵێک لە بەرهەمەکانی خۆیان کردو بۆ داهاتوو بابەیەکەوە بینەری بڕگەکەوین. سڵاو لێ بە مامۆستا دەلیل خۆشحاڵین کە سەردانی دەستگای میدیای کورساتان کردووە چیت هەیە دەربارەی ئەم سەردانەتان؟ سەرەتا سپاستان دەکەم بۆ ئەم دەرفەتە ئەدە کورمانجی بێژم کرمانجی بێژە؟ تمام بە سپاس دەکەم بۆی سافی کورسات هەمی ڕێبەریە کورسات ئەپشازیش بۆ ماکردن هەلبەت ئەم ڕۆژاوای کوردستانی هاتنە هەنەرمەندی ڕۆژاوای کوردستانی لەگەڵ مامۆستا فەراتێ مەردێ نسرین بۆڵتان باران دڵبەهار ئەجی دەلیل میساس ئەرێ ئەماتن سلێمانیە جەما خواست ئەمولا هەنە هەنەرمەندی سلێمانی ببین هەلبەت ئەمە کارێکی جیدا هاتبوون لێ ئەم هاتن هەنەرمەندی سلێمانی دیتن ما سلێمانی جارێکی دی من بەرێ دیتیە لێ ڕژی وەرە جارێک دیتن بەرێ دیتنە لێ جارێ جیدا بوو هەنێکی سلێمانیە بە باراناوێ بە بەهاراوێ بە جوشا شوڕەشێ گشتی یا ڕۆژ ئاوا تایبەتی ئەو ڕحەیەک و لەڤەر ئاوا بیە پشگیریە سلێمانیە بتایبەتی بۆی شوڕاشە ڕۆژ ئاوا بۆی مژارێن کل لە ڕۆژ ئاوا چێبوون هەروسا هەنەرمەندێن باشوور گشتی تایبەتی سلێمانیە و ئەو ڕحەیەک و ڕۆژ ئاوا دروست کرد لە سلێمانی هەنێکی دیژی والێ گەش و گەشتر چێبوو وێژی باندور لە هاتنە مەکرد. جارێ گوێمان لە گروپی هونەرگەی وڵاتە بێت بەرهەمی جوان بەرهەمی نیشتیمانی بەرهەمی پڕ بینەرمان دێتەوەیەت پێم بڵێ ئەمە چه هەستێک و چه وزەیەک بە هونەرگەی وڵات دەدات؟ هەنەرگە هەوڵات من پێم وایە دەروە ئەوەی کە مەسەلەن کەسانی کە تێدا کار دەکەن مامۆستان یاخود ئینسانی گەلێکی هێژان من پێم وایە بەر لە هەموو شتێک ڕۆحێکی زندی هەفبەش کوردانە لە هەنەرگە هەوڵات هەیە و ڕەحێ شوڕەشە ڕۆژ ئاوایە ڕاستیژی یانێ خواندنە ڕاست یا شوڕەشە ڕۆژ ئاوا هەنەرگە هەوڵات بەرهەمێ وەیە بەرهەمێ ڕەحێ ڕاست یە شوڕەشە ڕۆژ ئاوایە ئەو بەرخەدانە کولور تێکردن فیداکاریە کولور تێکردن و ئەو ڕەحێ کوددایی کادا ژن ئەو ڕەح هەنەرگە هەوڵات ڕوویە ڕاستی ئێوێ ڕەحی دەردەخاورتێ کەسێک کول هەنەرگە هەوڵات کار دەکەن بوی ڕەحیوە گریداینە بوی ڕەحیوە یعنی وەڵێ هەفبەشن زندینە یعنی هێزا خا وزەیە خا ژوێ بەرخەدانەی ئەو تەگوشینا هێژا یا کو پێشەنگتیاوێ ژن دکە تێگرتن هەنەرمەندێ کول هەنەرگە هەوڵات جی کار دکرد و گشتی ڕۆژاواتانێ نە هەنەرگە هەوڵات یعنی ئەگەر ئەم هەممی بەرهەمێن ڕۆژ ئاوا دەبینن دەبێ هەنێک جوان گەلێکی لاواز بنجی فقط ڕەحێوان ڕەحێ شوڕەشەیە احتمال هەندێکان جرا دەنگ لاوازن یا موزیک لاوازە یا کێمەکوڕی هەیە فقط دەعالی ڕەحدا کێمەکوڕی نینە ڕەحێ شوڕەشە ڕۆژ ئاوایە هەنەرگە هەوڵات جی میناکاوێ ئێستا هونەرگەی وڵات سەرقاڵی چه پرۆژەیەکی هونەرین و ئایا بەم نزیکانە هیچ بەرهەمێکی هونەری نوێتان دەبێت؟ هەنەرگە هەوڵات هەردەم بەرهەم هەنە هەنەرگە کوتەگۆ هەنەرگە هەوڵات یانێ بەرهەم و نەیەک بەرهەم هەنەرگە هەوڵات بڕەنگێکی کار دەکە لەسەر بەرهەمێکی تەنێ کار ناکە لەسەر گەلێک بەرهەمەوە کار دەکە فقط تەک تەک بەرهەم دەدە
يعني تاك تاك بدا مثلا بانجام دبن يعني ليه هميشه تم يعني ولا تم بيروكا هيا تم لي كورين لسر برهمو هيا و کارکردن فعلیجی یعنی یا پراکتیک و کرداریجی هر دم هیا لیل هر جاره ایدی برهم کدیتا پیش و ایدی او دب برهمی کو ایدی وره پیشکش کردنجی نهاجی چند برهم له نرگاه حوالات کار لسر وان تکرن لی حتی کیزان جوان در کفه بەنیاز نین هیچ کۆنسەرتێک لە سلێمانی هەران هەر پارێزگایەکی دیکەی هەرێمی کوردستان ساس بکەن بگومان جارا دیجی ام دما کوات بون هنرگاه حوالات امیوان زن کو امریکی بون اما تن خدمات شاناس خانم زیره در کرسات پیش از اینکه باش مرا کردن گلکس پاس و دمیجی پیلان ما هبو برنامه ما هبو که ام لهواری شهر کنسرت کی پیشکش بکن لید هنکی پس گره که کوه دم در کتن کوس بچی بو منات کاری ام ای بکن لین هاجی دیسات برنامه ده هیا هم سلیمانیه و دورین دی حلب چه دبا رانیا دبا چمچمال دبا که دورین دی شهرزور دبا ام هنده کنسرت پیشکش بکن به هفره حتی دور حولی رو بعدین هنجی اول کی وسا برنامه ما ده هیا لی گلک مخابن افشار کوه ده چی بوه هنکی نهلك ام دامي ديار بكن ولا ده برنامج ماذا سادي ساد هيا مالها فكريه ام بيك بينن وتشتغل لك خوشي ليدي افروش حتى هنكي ان شاء الله بخير بدايبه برجانديا ملت ماذا برجانديا كردا بدايبه ام بهفر عندك كار هنريه خوشك اللي بدري پیشکش بكن و همان دمه هر بلان ما هيك هنرمند سليمانيه ور القامش لو شاف سليمانيه تشيكن و هەواڵێکی زۆر خۆشە بۆ هەمومان و لێرەش زۆرینەی کەسەکان گوێگرێکی باشی بەرهەمەکانیەوەن ئێمە زۆر خۆشحاڵ بووین کە سەردانی دەستگای میدیای کوردستان کرد هەموو وەک هەمیشە سەرکەوتوو و گەشاوە بن قالك سباس بو كرسات بو تاجي تايباتي سباس بناضي حبيب جروبي زۆر سپاس خۆشحاڵ بووین